شەوتان باش بەڕێستان ئاگادارن ماوەی دە ڕۆژە هێزێکی تایبەتی دژەتیرۆی عێراق و هاوپەیمانان لە سنوورەکە بڵاو بوونەوە بە سڕی ڕۆژانە شاخی قەرەتوخ بۆردومان دەکەن. هەر بۆ زانیاری بەڕێستان ئەمڕۆ بۆ ڕۆژی شەشەم ڕۆژی دێمە لێرن بە ڕۆژی شەشەمەکە بۆردومانی بارەگاکانی داعش دەکەن. ئەوڕۆ کاتژمێر ساری عەسر گریە خواریان بۆردومان کرد کە بارەگایەکی گەورەی داعشی لێبوو. کاتژمێر هەشتی ئێوارە زانیاریمان دوهات لەلایەن شوارکاریەکە کە عەسکەردانی داعش چوونەتە کونەکەمتیارەوە شێزەکانی هاوپەیمانان بۆمبارانیان کرد. ئێستا کە قسە لەگەر جەناب دەکەم لەو کاتەش و بۆمبارانی گەری عەلیڕەش دەکرێت بەرامبەر گوندەکانی بەردیسپی و سارگۆمان و قەراتە سۆرە. باشە ئەو بۆردومانەی کە دەکرێن یەک ناوچە بۆردومان دەکرێن یاخود لە چەند ناوچەیەکەوە فڕۆکانی هاوپەیمانان بۆردومانی چەکدارانی داعش دەکەن و بەگشتی جوجولان لەو ناوچانە هەیە؟ بەڵێ کاک فەیساڵ. نازانم بەڕێستان چەند شارەزایەتە لەسەر شاخ قەرەتوخێ. شاخ قەرەتوخ درێژەکەی نزیکەی 40 کیلۆمەترە هەر لە گوندی کوشاڤڕا تا دەگاتە ڕۆژهەرات نێزی گوندی گەڕاو. هاوپەیمانان و دژەتیرۆی عێراق تەوزیع بوون بە هەموو شوێنەکاندا نزیکەی 7 تا 15 بارەگایان کردوێتەوە. فڕۆکانی هاوپەیمانانی بەچڕی لە هەموو شوێنەکان بارەگاکانی داعشیان کردوێتە ئامانج و بەڕاستی بۆردومانەکانیشان زۆر چڕە و پێشبینی دەکرێت ئەگەر ئاوا بەردەوام بن لە ماوەی هەفتەیەک دە ڕۆژ دیکەدا هیچ چەکدارێکی داعش لە شاخی قەرەتوخ نەمێنن. باشە ئەوەی کە لە هەندێک لە ناوچەی تر جم و جوڵ هەیە بۆ چییە؟ بۆی کە هێزەکان سەرقاڵکەن یاخود بۆیە کە ئەو مەترسەی کە لە سەریانە بە تایبەتی لەو بۆردومانەی کە ئێستا لەو ناوچەی کە ئێوەی لێن هەیە سەرنجتان دوور بخەنەوە یاخود چی؟ بەڕێستان ئاگادارن تیرۆریستانی داعش ڕێکخراوێکی نێودەوڵەتی منەظەمی شارەزان لە شەڕ و لە تاکتیکی شەڕەوانە هەوڵی دووشت دەدەن. یەکەشان هەوڵی یەکەمیان ئەوەیە دەیانەوێت بڕۆن سنوورەکە بەجی بێرن کە دەزانن دەوریان تەوە قرایە و شەڕەکەیان ئەو دارە شەڕێک لاکەرەوەیە دەیانەوێت بڕۆن بەرەو چای حەمرین و چای غەڕە و سنووری حەوی جوانە لەلای شوێن گۆڕچێ دەکەن لە ترسی فڕۆکەکە بۆردومانەکان بەڕاستی زۆر سڕن ئەو بۆردومانانە ناگرن دەیانەوێت شوێن گۆڕچێ بکەن دەستە هەر شوێنێک فڕۆکەیان لەسەر هەم فڕۆکەی چاودێری هەم ئێمە چاودێریان دەکەین هەم فڕۆکەی شەڕکەریان لەسەرە. ئادەم لە دمجۆدانە بەڵام بە هیچ شێوەیەک دیفاع ناکەن یعنی شەڕیان پێ ناکرێت لەبەرەوەی. باشە کاک غازی سوپای عێراقی لەکوێدان لەو ناوچەی کە فڕۆکانی هاوپەیمانان بۆردومان دەکات؟ سوپای عێراقی فڕقەی 14 بارەگاکەیان لە ناو قەزای مەخمور مقڕاتەکانیشان بە گوندەکانی دەشتی قەلازدا بڵاو بوونەتەوە. کانی پێشمەرگەش لەسەر شاخی قەرەتوخن نێوان هێزی پێشمەرگە و سوپای 3 کیلۆمەترە لە بین ئەو 3 کیلۆمەتر داعشەکان چەند بارەگای بنکە و بارەگایشان کردیتەوە لە دوای ساڵی دووە. بەڵێ سوپاس بۆ تۆ غازی.